سڵاوتان لەبێت. بەهۆی نەبوونی پارە و سوتەمەنیەوە بۆ ئەمبوڵانسەکانیان سنتەری فریاکەوتنی خێرای سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژ کارەکانیان ڕاگیرە. سامان نادر بەڕێوەبەری سنتەری فریاکەوتنی خێرای سلێمانی بە شارپرسی ڕاگەیاند بەهۆی ئەوەی سوتەمەنی بۆ ئەمبوڵانسەکانیان دابین ناکرێت لە ڕۆژانی 7 و 8 و 9 ئەم مانگە کارەکانیان ڕاگرتووە. ئەماژەی بۆەوەش کرد بانکەکان پارەی پێویستی تێدا نیە تا کێشەکەیان چارەسەر ببێت. سامان نادر وتیشی چەندین جار لایەنی پەیوەندیداریان لە بوونی ئەم کێشەیە ئاگادار کردوتەوە بەڵام پارەی پێویست لە بانکەکانی سلێمانی دانیە. باسی لەوەش کرد لە ئێستادا بڕی 10,000 لیتر سوتەمەنیان بۆ دابینکراوە بەڵام ئەو بڕە تەنیا بەشی 10 ڕۆژیان دەکات. ئەمەش لە کاتێکدایە بەهۆی نەبوونی پارەی نەختینە لە بانکەکانی سلێمانی چەندین کێشە و کەم و کورتی ئیداری و فریاگوزاریەکان دروست بوون و تاکو ئێستاش چارەسەر نەکراون.